تاوبوونی پرۆژەی فریاگوزاری خێرای ئاوی هەولێر بەشێک لەو شوێنانەی کە بۆڕێکانیان پێدا ڕاکێشراوە نزیکی 4 بۆ 5 سانتیم لەسەر ئاستی شەقامەکە نیویترە. ئەمەش بۆ دەگەڕێتەوە کە شەقامەکە تەواو چاک نەکراوەتەوە. جامە قسەم لەگەڵ محمود هونەر ئەندازیار لەسەر پرۆژەی فریاگوزاری خێرای ئاوی هەولێر لە سنووری ناحەی دارەتوو کرد، ئەو باسی لەوە کرد بەشێک لەو شوێنانە ڕاستە نۆژەن نەکراوەت و یاخود چاک نەکراوەتەوە وەکو خۆی بۆی بگاتەوە ئاستی شەقامەکە. ئەمەش بەهۆی ئەوەی لەلایەن بەڕێوەبەرایەتیەکانی ئاوە ئاگادار دەکرینەوە کە کۆڵانێک ماوە و کێشەی ئاویانەیە ئەوان دووبارە بۆڕی دەبەستنەوە بە شوێنی دیکە. جا شۆفێرانیش گلەی ئەویان هەیە کە ئێستام شۆفێرەی بەردەمم دیارە دەبێت تەواو هێواش بکاتەوە بۆ ئەوەی زیان بۆ ئۆتۆمبیلەکەی نەگات. شۆفێرانیش گلەی ئەوەیان هەیە کەم شوێنانە پێویستە وەکو خۆی چاک بکرێتەوە هاوسەنگ بکرێتەوە لەگەڵ شەقامەکە بۆ ئەوەی ئۆتۆمبیلەکانیان تووشی کێشە و گرفت نەبن. و باسیشی لەوە کردەوە ئەندازیارە بۆ من کە ئەو شوێنانە پێویستیان بە کاتی زۆرە بۆ ئەوەی ئەو کۆنکرێتەی بنی سەرەتا ئاودانی دەوێت دوای ئەوە دەبێمە بە قۆناغێکی دیکە قیرتاوی بۆ بکەین. بەڵام لە ئێستادا بەشێکی زۆری شوێنەکانی هەولێر و بە تایبەتیش سنووری ناحیەی دارەتوو قەزای بنەسڵاوە ئەم کێشەیان هەیە لە ئێستادا. ئەمەش 4 بۆ 5 سانتیم لەسەر ئاستی شەقامەکە نیویترە و کێشەی بۆ شۆفێران و بۆ کەسانە دروست کردووە کات چۆ بەسەر شەقامەکاندا دەکەن.